28 چواری 2026 ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا لە شاری لیدز هەستا بە ڕێخستنی سیمینارێک لەژێر ناونیشانی سیمای چالاکەوان و داکۆکیکار. ئاماژ لەم سیمیناری ڕێکخراوی داکۆک دروستکردن و پێگەیاندنی تاشی کورد لە وڵاتی بەریتانیا کە چۆن ببێتە کەسێکی چالاکەوان، ببێتە کەسێک کە داکۆچی لە ماف و گەل و نەتەوەقی بکە. ئێستاش بە خۆشحاڵیەوە ئەچمە لای چەند چالاکەوانێک، چمە لای کاکدانا مەحەممەد ڕێخەری سیمینارەکە. کاکدانەجان فەرمووین. سڵاو لێبێ کاکدان. زۆر سپاس دەکەم. ئەمە پێم بڵێ ئامانج لەم سیمینارە چییە کە بەڕێستان ڕێکتان خستووە لە وڵاتی بەریتانیا و ئەتانەوێت چیمان بۆ بکەن؟ زۆر سپاس. ئیمڕۆ 28 چوار لە شارە جوانەکەی لیدز دیارەوە کاری هەمیشەی ڕێکخراوی داکۆک و ئەنجومەنی لیدزی خۆشەویست لەگەڵ هاوکارم کاک عەتاو هەموو ئەو هاوکارانم کە لێرە سیمینارێکی ڕێکوپێکمان بەڕێکرد، سیمینارێکی سوودبەخش بۆ هەموو ئەندامانی ڕێکخراوی داکۆک و بە تایبەت بۆ لیدز. بەڕاستی سەرنجی من و هەوڵ و ماندووموونی من لە ڕێخستنی دوومان کارکردن بۆ ئەم سیمینارە بە پێویستم زانی بۆ ئەندامەکانی داکۆک و تایبەت بۆ لیدز بۆ ئەوی زیاتر لە کالی چالاکوانی و ڕێخەری و تا دەکاتە ئەمینداری و ئەمانەت پارێزی و ئەو ئاستەنگانە و خاصیەتەکانی چالاکوانی بڕوونکەم و بۆیان بۆی ئەمان زیاتر پەرە بەخۆیان بن و زیاتر داکۆکیکار بن لە مافی نەوتەوەکەیان و بێدەنگ نەبن لە ئاست بێدادی و کوردستان و دەسەڵاتدارانی دوو بنەماڵی پارتی وێژێتی. ئەگەر پێمان بڵێ ئایا ئەم سیمینارە بەردەوامە بێت و ئایا لە شارەکانی کەی بەریتانیا سیمینارەکان ئەنجامەدەن یاخۆ دەرتەنها لە لیدز؟ بەڵێ کاک سەروەندەوە ئاواتی منە ئینشاڵڵا لەگەڵ سەپەرشتیارانی بەڕێزی ئەنجومەنەکانی تر هەر 6 ئەنجومەنەکە داوایان لێکەم ئامادەکاریەکەی ئینشاڵڵا هەر بگونجێت. من ئامادەیمتیایە بۆ هەمویان بچم. بەڕاستی خۆم لە کاری دواترمە لەندەن لە بەرنامەیە کە بگونجێ بە سوپاسەوە ئەمیندارانی ئەوێ دڵنیام پێشیان خۆشە و ئاسنکاریشمان بۆکە. زۆر سپاس. بەناوی خوای گەورە و میهرەبان، وەکو ئەمینداری ئەنجومەنی ماجستەر ئەمڕۆ لە شاری لیدز بەشداری سیمینارێکمان کرد بۆ هۆشیارکردنەوەی ئەو ئەندامە نەیکە تازە پەیوەندی بە ڕێکخراوەکەمانەوەکەن و بۆی دڵنیا بنەوە لە یاسا و قانونی ئەم ڕێکخراوەدا بەڕێی هەڵەدانەڕۆن و ئاگادار بن و شیار بنەوە لەو شتا خەیرە قانونێنانی کە لەم وڵاتەیە ڕووەدا. هیوادارم زیاتر ئەم سیمینارانە پەرەی پێ بدرێت و بۆ ئەندامانیش داوایانەکەین زیاتر بەشداری بکەن بۆ شیارکردنەوەی زانیاری زیاتر و لەم ڕێکخراوەکەمانە. زۆر سپاسان. کاری ئامادەبوونی ئێمە ئەمڕۆ لێرە ڕوون و ئاشکرایە کە ڕێکخراوی داکۆکە سابوو بە ڕێخستنی سیمینارێک لە شاری لیدز. ئێمەش بە خۆشحاڵیەوە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە ئەنجومەنی نیوکاسڵەوە هاتوین بە شانەزی و بەشداریمان کردووە لەمڕۆدا کە خودی ناوەڕۆشی سیمینارەکە باز کار و چالەشەکانی چالاکەوانێکەکە کە چۆن بتوانێت بەرەو پێشی بەرێ. هیوای ئەوە خوازم کە خۆم و چالاکەوانی هاوڕێم ئەو کەم و کورتیانی کە هەمانە لە چالەشەکانی داهاتوودا پەردەپۆشی بکەین و بەرەو پێشەوەی بەرێن. دەستان خۆش بێت. ئەو ڕۆوەک ئەندامێکی ڕێکخراوی داکە کە حەسان بە سیمینارێک لە شاری لیدز کە ڕێکخراوی داکۆک سازی کرد بۆ هۆشیارکردنەوەی پەنابەران. بەڕاستی ئەم سیمینارانە زۆر پێویستم بۆ ڕێکخراوەکەمان بۆ هۆشیارکردنەوەی پەنابەران کە لەم وڵاتە چۆن هەڵسوکەوت بکەن و پێم خۆشە بچمە لای کاک ئەحمەد وەکو چالاکەوانێک لە وڵاتی بەریتانیا کە بەڕێزیان بەشداری کردووە لەم سیمینارە. پێم خۆشە ڕێیەوان ژۆن. کاک ئەحمەد فەرموو. سڵاو لێبێ. سڵاو لە جەناب دەستخۆشی لە ڕێکخراوی داکۆکەکەم بۆ ڕێخستنی ئەم سیمینارە بۆ ئەوەی کە بتوانێت چالاکوان چۆن خۆی بەلەو پێش بێت، چۆن ببێتە بنکۆڵکار، چۆن بتوانێت داکۆک بەلەو پێش بێت. دەستخۆشی لە دانا محەممەد و کاک عومەر ساڵحەکەم کە لە دەرنی کۆمەڵاتیەکانە لە دەرنی کۆمەڵاتیەکان بەلەو پێش دەچێت. زۆر دەستخۆشی لە ماڵی کوردانەکەم کە توانیان هاوکارمان بۆ ڕێخستنی ئەم سیمینارە. ئەم کاتە باش. ئەم کاتە باش سپاس دەکەم. ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ تۆ وەکو چالاکەوانێک لە وڵاتی بەریتانیا لە شاری لیدز بەشداری و کردووە لەم سیمینارە، پێم خۆشە ڕێی جەنابەت وەرگرم. دەستان خۆش بێ. سپاس بۆ ماندووبوونتان. بەڕاستی
خۆپیشان بەڕاستی ڕێخری چالاکیەکە لەگەڵ تەواوی ئەندامان لە ئەنجومەنی لیدس بە سەرپەرشتی بەڕێز کاکدانا محەممەد و سەرپەرشاری پەیوەندی کۆمەڵاتەکان بەڕێز عومەر ساڵح تێشک خراوە سەر ئازاری پەنابەران لە ئەو چالاکیە. سوپاس بۆ هەموو لایەکتان دەستان خۆش دەستخۆشی لە هەردوو لاکەم ماندوو نەبن. لە شاری بەشداریم کرد لە سیمینارێکا و ئەرشی سکیوریتیم وەرگر زۆر بە خۆشحاڵیەوە لەم سیمینارەدا چەند پێشنیارێکیان خستە ڕووکە ئەو هەلو مەرجانەی دێتە پێشەوە بۆ چالاکەوانان زۆر بەڕێز کاکدانا و کاک عومەر کە هەستان بە سازانی ئەم چالاکیە زۆر سپاس بۆ ڕێکخراوی داکۆک کە ماڵی هەمووانە لە ماڵی کوردان کۆی کردینەوە و زۆر سپاس بۆ مولای وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لە شاری لیدز بەشداریمان کرد لە سیمینارێک کە زۆر پێویست بوو بەردەوام بین بۆ هۆشیارکردنەوەی چالاکەوان کە بزانین بەردەوام بین و توانین سیمیناری بەردەوامتر پەرەی پێبین. وەکو ئەندام بەشدار بووم لە سیمینارێک کە لەلایەن ڕێکخراوەکەمانەوە ڕێکخراوی داکۆک ئامادە کرابوو سەبارەت بە سیمای چالاکوانی داکۆکی کار. سیمینارەکە بە باشی بەڕێوەچوو ئیسفادەی باشمان لێگرت توانیمان سوودی باشی لێ ببینین بۆ ئەوەی ئێمە بتوانین ببین بە نمونە بۆ ئەوانی تر و لەمەوە لە پەرەی زیاتر بەکار و چالاکیەکانمان بین. هیوادارین ئەم جۆرە سیمینارانە زیاتر بەردەوام بێ و زیاتر پەرەی پێدرێ و پەرە بدەین بەشتی باشتر و چاکتر و داواکەرم لە ئەندامانی بەڕێز بتوانن لە سیمینارەکانی ترا زیاتر و زیاتر بەشدارن بۆ ئەوەی هەمومان بتوانین زیاتر سوودی لێ ببین. زۆر سپاس. لە ڕێکخراوی داکۆکەین کە ئێمڕۆ ئاساوە بە ڕێخستنی ئەم سیمینارە بۆ چالاکردنەوەی بیر و هۆشمان دەربارەی ئازادی ڕادەربڕین دەربارەی زیاتر زانیاری وەرگرتن لە بەڕێوە پێشچوونی ڕێکخراوەکەمان